سڵاتانە ببینەرانی خۆشەویست ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پامی تۆمان تایبەت کردووە بە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات و ئامادەکاری مسلمانان بۆ سونەتی قوربانی. ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم چۆن ئامادەکاریت کردووە بۆ سونەتی قوربانی، هەستێکی چۆنەتەیە کاتێک قوربانی ئەنجام دەدەی. ئەمڕۆ دەپرسم زۆر جار هاوڵاتیان گلەیەوە دەکەن نرخی مەڕ و ماڵات بەرز دەبێتەوە بەهۆی هاتنی جەژنی قوربان. هۆکاری چییە؟ ئەم پرسیاران و چەندین پرسیاریتر تایبەت بە قوربانی لە هاوڵاتیان دەکەم لە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. ئەو ساعب قابانە بعد مساوی دیار وەرە لە کورە ئەو ساعب قابانە یەک عەریانی بە 5,000 دینار دەچێش. ئەو بەرامبەری بۆنیە ئەزا عەتو بە سێ شەمێ وەرە تەماشا قابانێکە. مەبەستمەوەیە ئەو 5,000 بەهۆی جەژنی قوربانی بەرزیان کردویان پێشتروە قوربانی هەموو لە بەجێژنی قوربانی. ئێستا مەڕ کیلۆ بە مەڕ کیلۆ بە کاکە مەڕ کیلۆ بە 2,850 بە 2,500 ئێستا بە بۆنەی ژێژنی خیتیانە 3.5. ئەو قسەی ڕاستە دەرێن بەوەی جەژنی قوربانە و نرخی ئاژەڵ و ئاژەڵەکە بەرز دەکەن. هەموو لە بەجێژنی بەرز بێتەوە هەموو لە بەجێژنی. ئێستا بەران کیلۆ بە 4,000 دینار بە 5,000 دینار دەفرۆش. هەموو لە بەجێژنی بەرز بێتەوە. پێت وایە خەڵک ئەو ساڵ لە بۆ کڕینی مەڕ و ماڵات وانە چۆنە بۆ ئەنجامدانی فەڕیزەی قوربانی؟ زۆر باشە زۆر باشە باس شی پار و پێرانیە ئاسا بەرە زەعیفترە. باشە زۆر جار دیاردەیەک لە ناو خەڵک دەبینی لە پاشەوەی مەڕ و ماڵاتەکەی کوشتەوە ئەو پیس و پۆخ یان ئەو بەرماوەی مەڕاکەیان بەرماوەی مانگاکە دەدینی لەسەر شەقامەکان فرێتدا چی تێ بۆ کەسانە؟ ئەرێ وەڵای ئێستا بە ئەو شارعیدا بڕۆ کە چاوە بێ دەکەی ئەو ها ببینی بەعاد گۆشتش ناخۆی تەماشا هەموو بۆگەنی بە هەموو پیستە و لە ناو دێ زادێ فڕە دەدەن لەسەر زادێ قەساب بگەن سەر و پێ و پیستەی هەموو فڕە دەسەر زادێ فرە دەدەن. قەسابەکە دەینی لەگە سارەکەی دێنی لەسەر ڕێەکەی فرێ دەدا. ئەگەر قەسابەکەی بگرن و جارشکەوە ناکاتن کە تاقی بکەن و بیگرن جارشکەوە ناکات زادان فرێ نادا جێشی تەرخام بکەن و ئەوەندەیە داواکاریتان هەیە فەرموو. داواکاریەکان ئەو حکومەت مرود بنێتیرانە کاکە ئەو خەڵکەتێکە لەسبەنێ 20 شەڕ دەکرێ 20 شەڕ کرێ لە ناو دێ زادە یەک شارعە سیارەی گەورە دێتە عاسێ دەبی خەڵک زێدا بێدارسی دەستەوە دەبتە شەڕیا ڕێ مەرج مارات بێدارسی داواکار لە حکومەتی مرودی بنێری شوتە بنێری باقەکە ڕێ ناشێ. مۆزەفەکان و مدیرەکانمان ئیسانی زۆر باشن ئەوان پێیان ناکرێت لە عەدیوان چیتە دەرێ بەس دەگا ئەو چار ڕۆژەی مرور و سوورتەمان لۆ بنێرن تەسفیات مەشاکل دروست نابی. ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پامی تۆمان تایبەت کردووە بە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات و ئامادەکاری مسلمانان بۆ سونەتی قوربانی. پارە نمایە خەڵکەکە لە دابەزینە پارەکە لە پارەیان نمایە مادەم پارە نمایە خەڵک قوربانی پێ ناکرێت. مەڕ کیلۆ بە 2,850 بە 2,500 ئێستا بە بۆنەی ژێژنی خیتیانە 3.5. مالاتەکەش زۆرە لەوە مەسرفی گرانە لەسەر عالەمی ئەوە نییە عالەمی گران لە سەرڕاستیا پێیان سەرف نابی. وەڵی هەم کەسش عەد لە قوربانیەکە پێ بکرێت بەس بەلای پارەش نییە خەڵکی زارانمەیە بەوەی ئەو خەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قوربانی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووی. ئەو پارە لە دنیای تو هەر 10 ملی ڕۆژێک بەزی دێنی شتەشی لۆ دنیای بکەی باش. داواکار لە دەورومەندان دەکەم بەڕاستی دەست یارمەتی لۆ خەرک درێژن قوربانی بکە خەرک فەقیرە قەنعات کە ئەوسا خەرک زۆری پێویستەی وایە پارەی مریشکەشی نییە. جەنابەت هەستێکی چۆنت هەیە کاتێک قوربانی ئەنجامداوە یان کاتێک قوربانی ئەنجامداوە هەست بە چی کردووە؟ سەلات بۆ ملەتی کورد ملەتیشی برسومانە زۆر عەزی لە قوربانی ئەوەی هەیبی دەتوانێت قوربانی بکە ئەوە نەشیبی مانەوەی لەسەرینەوە نیە قوربانیش باشە کاکە عالەمەکە معاش کمەوەش پێشان نییە بەس باشە وەڵا قوربانی ئەکرێ الحەمدولله خوا بەزیادی وەڵا خەڵک چۆنە بۆ ڕووکردن بۆ ئێرە و خەڵک ئێستا ڕوودەکاتە ئێرە بە قورعان خەرکەش زۆر هاتی بەس خەرکی هەولێرەی جێنی هەتا ئەیکەم دۆم ڕۆژی قوربانی نایە یەکەم ڕۆژ عالەم کەم دێ لەبەرەوەی چ جێژنانی و مەجالی نییە مەسەر یەکەم دووەم قەرەباغەبی زۆر تا چەندەم ڕۆژ لێرە بەردەوام دەبێت ئاخر ڕۆژەمە لێرەینە چارەمی ڕۆژ پژەی قوربانی ئاخر ڕۆژ لێرەینە. باشە زۆر جار هاوڵاتیان گلەیەوە دەکەن دەڵێن بەهۆی هاتنی جەژنی قوربان نرخی ئاژەڵەکان بەرز دەبێتەوە بەرز بووە کە ئاخر بەو شێوەیە نێوش عالەم دەرێ مەسەر کیلۆی ڕۆبعەکە 200 ئەوەن دەنیا ڕۆبعەک بەرزەبی تۆگە زۆر بەس ماری قوربانی بدی نابی عیبی هەبی فەرقێکی هەیە دەگەوێتی نابی درانی کەتبی نابی کۆرەبی نابی سەقەتبی وە فەرقێکی هەیە ماری قوربانی شتە بۆ شێوەیە نێوش عالەم دەرێ وەڵا کیلۆ 1,000 دینار ئەوە نییە کیلۆی ڕۆبعەکە 200 دینارە زیاتر بەرز نابوویتەوە. زیاتر چ خەڵک چ ئاژەڵێک دەبە بۆ قوربانی ئەوەی زۆر غاربی بەرانە و کاوڕە جوانەگە ئەو شتانە بن عالم
ئێستا پێشەدانگۆ ئێستا کاور نابی شەشمانژی باشە ئەمە دیاردەیەکی زۆر ناشرین دەبینین لە دوای قوربانی دەدینین ئەو بەرماوەی حیوانەکە هەمووی لەسەر جادا و لە شوێنە گشتەکان فرێ دەدرێت چی تێ بۆ کەسانێکە بەرماوەکان لەو شوێنانە فرێت ئێستا ئەمە تازە هەتا گەیشتمێرە لەسەر ئەو جادەیە بەرماوەیەکی زۆری حیوانە کە بەزای مەجاری ئەوە نیە قەسابخانە بەوە خەرکەی ڕناگا ڕۆژی هەچنە کوژێت 1500 سەر قەسابخانەوە بە ڕناگا خەرکیەوە بادی خۆ ناباتە ناو هەولێرێ مەزبورە باش آخر دەکرێت لەسەر شەقامەکان فرێت تا گەیشتمێرە تا گەیشتمێرە خۆبی باتۆ مارەی لە مارێ بیکوشتەوە نیە بەسەکە فێر بۆ هێرە زادێ بشتۆ ناوەڵای شتەشی ناشیرنە برێ لێرێ خۆش نیەوە پێدوانی ژینگەی پیسکردیەوە ینی بەرێ وڵا پیسە پێدوانی ئەوە کۆمەلگاکەمان ناشرین کە ینی ئەو فرێدانی و شتانە بەرێ وڵای کۆمەلگاکە ناشرین دەبیت و ژینگە پیس دەبیت و قەسابخانە بکوشتەوە بوو بەتە ماڵێ باشترە خەڵک چۆن ڕووی کردە ئێرە بۆ کڕینی قوربانی ئەنجامدانی فەرزەی زۆر هاتیە خەڵکێکی دوور هێشتای هەولێرێ هەرماینە منتیقەی دەوروبەری هەولێرێ عالەمێکی زۆر هاتیە و پێ دوایە ساڵەکە ساڵین ڕابردوو خەڵک کەمتراتیە یان زیاترات دەبی شەلامەتی مەملەتێکی بسوورمانە زۆر ینی احتمام بە قوربانی دەدات ماڵ نییە یعنی ئەوەی نەکات قوربانی نەکات تۆکو خۆت کاتێ قوربانی ئەنجام دەدەی هەستێکی چۆنت هەیە ینی کە قوربانیەکە کرد خۆشەوە مامۆستا بەمای گوتیا دەبی لەسەر سەری ڕاوەستی سەلاواتی لێدەی و ناوی ئەوەی لۆی دەکوژنەوە ناوی بینیت و ئەوی دەکوشتەوە و ئەو مامۆستا بەمای گوتیەوە شتێکی شەرعیە باشە مە زۆر پێ خۆشحاڵین و ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پامی تۆمان تایبەت کردووە بە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات و ئامادەکاری مسلمانان بۆ سنەتی قوربانی پارە نمایە خەرکەکە لە دابەزینە پارەکە لە پارەیان نمایە مادەم پارە نمایە خەرک قوربانی پێ ناکرێت مەرشی لێ بە 2850 بە 2500 ئێستا بە بۆنەی ژێژنە کردیانە 3.5 مالاتەکەش زۆرە لەمە مەسرەفی گرانە لەسەر عالەمی ئەوە نییە عالەمی گران لەسەر ڕاوەساپیان سەرف نابی وەڵی هەم کەسیش عەد لە قوربانیەکە پێ بکرێت بەس بەلای پارەش نییە خەرکیش زارانمەیە ئەوەی ئەو قەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قوربانی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووی ئەو پارە لە دنیای توار دەملی ڕۆژێک بەزی دێنی شتەشی لۆ دنیای بکەی باش داواکار لە دەورومەندان دەکەم بەڕاستی دەست یارمەتی لۆ خەرک درێژەن قوربانی بکە خەرک فەقیرە قەنعات کە ئەوسا خەرک زۆری پێویستە وایە پارەی مریشکەشی نییە لە ڕۆژی قوربانەوە نزیکبوونەوەی جەژنی قوربان مەڕ و ماڵات نرخی بەرز دەبتەوە و ینی نرخی حیوانەکان زۆر بەرز دەبتەوە مەسروفی ئەوێ برام مەسروفی جۆ بە 500 دیناریە دیکو جۆی دێ و کای دەیەوە دیکو ئەو مەسروفی ناوێتن خەڵک کۆ لە بۆ کودێت لە بۆ بازاڕی ئاژاڵ خەڵک باش دێ کەم دێ خەرک زۆر دێ هەندێ زێنی داپسی لە باژەری ئاژاڵ وە خۆرێ ئەدیما بەستمەوانی کە کڕیارە دانێ قوربانی ئەنجامدەن ئەو خەڵکانە باش دێن بەخوای دێن ئەرۆ لە عیبینە هەرفابیت دێ دێرەوە دێ خەرک دێت پێدوە زارا قەلەباڵینە حاڵم پارەی نیە کاکە پارە نما پارە خەرک پارەی نییە قوربانی زەحمەتە دوانەگەیەکێکەکە 2 ملیۆن ملیۆن و نیوەک ملیۆن و 700 پارە لە شوێن دەبینی ساڵ پێ دوایە کەمتر بوویتەوە لەگە ساڵیان ڕابرد فەرقی هەیە دەگە پار و پێرا 2 سال پێش ئەڵعانە فەرقی هەبوو دەگە ئەڵعانە پێشە نمەیە وەکو خۆت کاتی قوربانی ئەنجام دەدەیان کاتی قوربانی دەکەی هەستێکی چۆنت هەیە هەست دەکەی دڵت خۆش بووە کە ئەو خێرە دەبێت هەم کەس پێی خۆشە قوربانی بکە بەڵا پیاوێنیتی هیچی نییە بکات چ بکاتیا ئەوی هەی بینیمکانەتی هەبیەکەوی نەشی بۆ تەماشاکەتی ئەو هێشتە ئەتۆ پێ دوایە و ساڵ لەگە ساڵیان ڕابرد و خەڵکتر ڕووی کردە بازارەکانی مەڕ و ماڵات بەسەتا هەشتای حاڵم کەمتر قوربانیەکە ئەو زەمانەی چکو حاڵم قەیرانە بۆی نییە پارەی نییە فەقیرە نانێ شوێنە قوربانی پێ ناکرد لە سەی نییە ئەرێوەڵە مالاتەکەش زۆرە لەمە مەسرەفیش گرانە لەسەر عالەمی ئەوە نییە عالەمی گران لەسەر ڕاوەساپیان سەرف نابی لەسەر هەردوو لایەن ئەهەم کڕیار و هەم فرۆشیار نرخەکە بەرز بوویتەوە هەردوو بەرز بوویتەوە لەم مەسرەفی زۆر بەرز بوویتەوە تەنی جێ بە 500,000 نادیە ئەدی کو جۆ گرانە کا گرانە کابرا مەسروفی تێ سەرێ مەجبورە گرانەکە داوێ وەڵی هەم کەسیش عەد لە قوربانیەکە پێ بکرێت بەس بەلای پارەش نییە خەرکیش زارانمەیە پار و پێرا 2 سال 3 سال پێش خەڵکی ما مسلمانە و الحەمدلله هەر هەمووی حەزی لە ئەنجامدانی فەرزیە قوربانیە بەڵام هەیە بەهۆی ئەو قەیرانە یانی پێی ناکرێت لۆی دەرناچی پارەی نییە کرێخانی پێ نادرێ هەیە فکرێت چیە پێی ناکرێ ئەوە بکاتن
باشە ئەمن هەتا گەیشتمێرە دیاردەیەکی زۆر ناشرینم بینیوە بەردەوام لە دوای قوربانی و دیاردە دەبینی دەدینی خەڵک لە دوای کوشتنەوەی مەڕ و ماڵاتەکەی ئەو بەرماوەی حیوانەکەی یان بەرماوەی ماڕەکەی هەمووی لەسەر جادەکان فڕێدەدا ژینگەی پیس دەکان ینی منزەڕێکی زۆر زۆر ناشرینە چی تێ لە بوانە قەرەباغ لە قەرەباغ بینی حیوانی مردابی لەو جێ فڕادا پێ ناکرێ بەدەجێشکە دەبێ نەگەێرە تەنانەت لە ماڵەژان لە گەڕەکانش کە دەبین دەکوژێەوە دەکوژنەوە فرێت دەنا یەک لە قەرعەکانی گەڕەکەی ئەو شتێکی جوانە بەلەدی هەرگیری ئەو شتێکەوە کابرا پێی بەتە چی لێ ناو شاری زەهێ فرەدەتی دەبێ حکومەت شۆفەری بینی خەڵابی بینی بارکە و دەوزادێ هەمووی هەوە هەمووی ئەوەیە هەرکە لە هەموو هورگە حیوانە کەلەش و هورگە حیوان مردارەبی کابرا هێز جوانەکە بای 2 میلیۆن 3 میلیۆنی مردارەبی شەوێ ئەبا لەو لێوە جادێ فرازە چ بکە لێرە جوانەکە شتیش مردار دەبن وەڵا جوانەکە بای 2 میلیۆنی دەرەچی مردارەبی هەدی کۆ لێوە جادێ هەموو جوانەکەی هەموو گۆڵ کار چییە لەبەرچی عیلەتی هەم لە خاریستێ لە حکومەتا تێ لە جۆرجیا تێ لە ئێرانێ تێ تووشی نەخۆشیە تێ تووشی یالیشی زیادە خوا پێ ئەمری حیوانێکی زۆر زۆر دەبینم لێرەوە هەمووی خۆمانیان دەگەدە ئێرانی دەگەدەیە هەموو ئێرانیش وەلا ئێرانی زۆرە کاورە بە زۆری ئێرانیە تورکیا بە زۆری سووریە سووری کاورەکە بە زۆری سووریە ئێرانی دەگەدەیە سووریە دەگەدەیە هەردوو جار لۆکمەتێتن مارات تێمە ڕاگرتیە ئەوە تەسیری لە ئینگۆ کردی ئەو هاتنی دەرەوە درۆدی 3000 بە 300 ناکردن لەو دوێژ مەرتێت هەرزان تێ لە بەندی بازار خۆشترە خێمجارەی بەرنامەی پامی تۆمان تایبەت کردووە بە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات و ئامادەکاری مسلمانان بۆ سنەتی قوربانی پارە نمایە خەرکەکە لە دابەزینە پارەکە لە پاریان نمایە مادەم پارە نمایە خەرک قوربانی پێ ناکرێت مەرشیدۆ بە 2850 بە 2500 ئێستا بە بۆنەی ژێژنە کردیانە 3.5 ماراتەکەش زۆرە لەوە مەسرەفیش گرانە لەسەر عالەمی ئەوە نییە عالەمی گران لەسەر ڕاستیا پێیان سەرف نابی وەڵی هەم کەسیش عەد لە قوربانیەکە پێ بکرێت بەس بەلای پارەش نییە خەرکیش جاران نمەیە بەهۆی ئەو قەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قوربانی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ئێوە پارە لە دنیای تو هەر 10 میلیۆن ڕۆژێک بەزی دێنی شتەشی لۆ دنیای بکەی باش داواکار لە دەورومەندان دەکەم بەڕاستی دەست یارمەتی لۆ خەرک درێژن قوربانی بکە خەرک فەقیرە قەنعات کە ئەوسا خەرک زۆر زۆری پێویستە وایە پارەی مریشکەشی نییە هەستێکی چۆنت هەیە کاتێ قوربانی ئەنجام دەدەیت و یەکەم ڕۆژی جەژنە و خوێنێک دەڕێژی تەنها لە پێناوخوای پەروەردیگار واللهی بەڕاستی هەموو کەسێک ئەو کەسانەی قوربانی دەکەن هەستێکی باشیان هەیە بەس لە چاو ساڵانی ڕابردوو بەڕاستی قوربانی زۆر جیاوازی هەیە بەهۆی ئەو قەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قوربانی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە خەڵک ئێستا کەمتر ڕوو دەکاتە بازارەکانی مەڕ و ماڵات و بۆ ئەنجامدانی قوربانی زۆر نانم بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ینی خەڵک زۆر بە کەمی ڕوو دەکاتە بازارەکان پێ دوای ئەم جەژنەیە کەمترین ماڵە فەقیر گۆشتی حیوان و یان مەڕ و ماڵاتیان بۆ دەچێت بەهۆی ئەنجام نەدانی قوربانی و کەمبوونەوەی ڕێژەی ئەنجامدانی قوربانی بەڵێ ئەرێوەڵا بە شێوەیەکی بەرچاو ماڵە فەقیر لەوانێ زۆر سوودمەند نەبێت هۆکارەکەی چییە ینی لە بەرچی کەمی کردووە وەڵا هۆکارەکەی هەموو کەس دەزانێەوە حکوومەتە و بە شێوەیەکی بەرچاو دیارەکە معاش وەکو پێویست نییە نیم وچەیە ئێستا برین ئەوە هۆکارەکەیەتی باشە من هەتا گەیشتمەیرە حاڵەتێکم دەبینی بەردەوام لەسەر ئەو شەقامانە بەرماوەی حیوانیان بەرماوەی ئەو ئاژەڵەی کە کوژرایتەوە دەدینی هەنا و شتەکان لەگە فڕێداوە و شتێکی زۆر زۆر ناشرینە و ژینگەش پیس دەکات پێ دوای ئەم دیاردەیە شتێکی جوانە و چۆن بڕی بکەین واللهی دیار دەکات زانی چۆنە لێرانە شوێنێک نییە یان مەسەلەن حکوومەت سیارە وەکو پێویستدابینی نەکردووە بۆ گواستنەوەی پاژماوەی ئاژەڵەکان وە لەبەر ئەو هۆکارەشەیە پاژماوەکان لێرە فڕێ دەدرێت باشە دەبینی لە گەڕەکەکانیش ماڵێک دەیکوشتەوە و بەرماوەکەی فرێدداتە قەتعەیەک یان شوێنێکی چۆڵی ئەو گەڕەکەیە پێ دوای ئەوە دیاردێ شتێکی جوانە والله ئەو دیاردەیەکی ناشرینە بەڕاستی لەبەرەوەی حیوان ناو هەناوەکەی کە لە دوای سەربڕینی ناو هەناوەکەی دەبێت لە شوێنێکی تایبەت فرە بدرێ بەهۆی ئەوەی کە بۆنی زۆر ناخۆشە بە یعنی چەند سعاتێک بۆنی زۆر دێ بۆنی زۆر ناخۆشە پاشماوەکەشی زۆر پیسە مامەت و لێرە خەریکی چی مەڕەکان دەفرۆشی دەکڕی مەڕەکان دەفرۆشی بازار کووە بازار نییە
بازار نییە لەبەرچی بازار نییە ینی هۆکارانە ئیرانە نییە لە بێ سووریای نییە لە بەوەی خەرێک هەموو بەرێ خۆی دەتە ناو مەیدانێ لۆخ و کار و کەسابەتش بکە کەسابەت نمایە خەرەکەم ڕووی کردە مەیدانێک کەسابەت نەمای لێ ڕان کردێرە کردە مەیدانێک کەسابەت نمایە ئەلعانەش لە بەمارێ سووریەویە ئیرانێ ڕۆژ بە ڕۆژ دابەزینە لە دابەزینە یعنی جگە لە ئەو مەڕانێک ئێستا من لێرە دەیبینم هەمووی خۆمان نییە ناوەلەی خۆمان نییە ئەوە عەرەبی هەموو سووریا و هێکاوڕە ئیرانیە و کوردی کما ئەجەوە تاسی لە بازار ڕنگۆ کردی و هینانی لە دەرەوەی وڵاتە ئەو لە ئیران و لە سووریا و هیچ نمایە هیچ کە خەرکەکە گەلک نما هەر بچ تۆماری مەیدانی بەجبێری باشە من مەبەستە بپرسم خەڵک کووە و ساڵ لە بۆ ڕووکردنە کڕینی مەڕوو ئاژداڵ بۆ ئەنجامدانی قوربانی خەڵک باشە کەمە پارە نمایە خەرکەکە لە دابەزینە پارەکە لە پاریان نمایە مادەم پارە نمایە خەرک قوربانی پێ ناکرێت باشە خەڵک زۆر جا گلەیەوەی دەکات دەرێ لە نزیک مانجی لە نزیک ئەنجامدانی فەڕیزەی قوربانی و جەژنی قوربان و ئەوانە ئاژەڵ بەرز دەبتەوە مەڕوو ماڵات نرخی بەرز دەبتەوە پێشە بەرزە بووە بە سۆتێ پارە نمایە لە دابەزینە خەرکەکە پارەی نییە لۆ قوربانی وانی پێ دوانێ ئێستا بەرز ببیتەوە ناوەل ئەکە هەتا مارێ ئیرانی و سووریای بێتن بازارەکە لە شکستەیە ئێستاەوە بە چەندینانی مەڕ کووە بە کیلۆ بە چەند کیلۆ بە 2700 ئاخیر مەڕی باش ناگەتە سێ ناگەتە سێ ئەدی پێشتر دەگەشتە چەندی یانی دەگەشتە 4 و دەگەشتە 5 و ئێستا کیلۆی مەڕی بە 3000 بە 3000 300 کما و بە 2.5 و بە 2600 و گاور بە 4 و 4 و ڕعبەکە و 3800 و بزن بە 2 و 2.5 و خەڵک زیاتر چ حیوانێک بەکاردێنی لە بۆ فەریزەی قوربانی زیاتر مەڕ و ڕەشە و راخ و ئەو تشتانە جوانەگای ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پامی تۆمان تایبەت کردووە بە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات و ئامادەکاری مسلمانان بۆ سنەتی قوربانی پارە نمایە خەرکەکە لە دابەزینە پارەکە لە پاریان نمایە مادەم پارە نمایە خەرک قوربانی پێ ناکرێت مەرشیلۆ بە 2850 بە 2500 ئێستا بە بۆنەی ژێژنە خیتیانە 3.5 مالاتەکەش زۆرە لەوە مەسرەفی گرانە لەسەر عالەمی ئەوە نییە عالەمی گران لەسەر ڕاستە پێیان سەرف نابی وەڵی هەم کەسیش عەدلە قوربانیەکە پێ بکرێت بەس بەلای پارەش نییە خەرکیش زارانەمەیە بەهۆی ئەو قەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قوربانی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ئەو پارە لە دنیای تو هەر 10 ملی ڕۆژێک بەزی دێنی شتەشی لۆ دنیای بکەی باش داواکار لە دەورومەندان دەکەم بەڕاستی دەست یارمەتی لۆ خەرک درێژیان قوربانی بکە خەرک فەقیرە قەنعات کە ئەوسا خەرک زۆر زۆری پێویستەی وایە پارەی مریش کەشی نییە ساڵانە بە خۆت قوربانی دەکەی و قوربانی ئەنجام دەدەیت بەێ باشە هەستێکی چۆن تێکە قوربانی دەکەیت و ئەم فەڕیزەیە جێبەجێ دەکەیت هی ئەگەر دۆت بگونجێتن لەوە باشتر هەیە قوربانی بکەیت دۆ خۆت باشە چیت هەیە لە بۆ دەوڵەمەندانەی کە تا ئێستا پارەیان هەیە هیچ کێشێکی دارایی نییە و تا ئێستا قوربانیان ئەنجام نەداوە وەڵی هیوادان قوربانی بکەن خەرچی فەقیر هەیە بەشک و خێرەشان لێ دەبینی ئەو پارە لە دنیای تو هەر 10 ملی ڕۆژێک بەزی دێنی شتەشی لۆ دنیای بکەی باشتر باشە زۆرجار خەڵک یان هاوڵاتیان گلێوەی دەکەن دەڵێن بەهۆی هاتنی مانگی قوربان نرخی ئاژەڵ بەرز بوویتەوە و ساری ئاژەڵەکان زۆر لە پێشتر بەرزتر بوویتەوە ئەو سار هیچ بەرز نەبوویتەوە تا ئێستا کە هەر بە پارەی مریشیە مەڕی قوربان حیوانی قوربانی بە 3000 3000 کەمترە بزن 4000 باشە خەڵک چۆنە بۆ ڕووکردن بۆ ئێرە بۆ ئەنجامدانی فەریزەی قوربانی واتە خەڵک ڕوو دەکاتە ئێرە بەراورد لەگە ساڵانی ڕابردوو چانی باشتر بوو قورآن چەند سارە باشە تا ئێستا ئەوە 2 ڕۆژ مایلۆ قوربانی بازارەکە زۆر شلە بەعام کزە بازار کزە باشەوە کات چیە پێ دوای لەبەر چی خەڵک کەمتر ڕوو دەکات ئێرە فرەوەڵا لە باو قەیرانەیە خەرک لە بەس معاش هۆکاری ئەو قوربانی نەکردن عالەم پارەی نییە کاک پارەی نییە بکە پارەوە عدانە حیوان زۆری فەرق بۆ ئەو کەم دەرام لێر کۆمان دەفرۆشم کیلۆ 3000 یعنی کچێکی فەرقی دێ لەگەڵ ڕۆژەکانیکە خەرک نیتی خەرک معاشەکە نی و معاش دەکاکە ئەو تو چ بدێ قەری چ بدەیت کە خەرک نایکە ڕاستی پێ دوای ئەو ساڵ ماڵێکی فەقیری زۆر بێبەش دەبن لە گۆشتی قوربانی زۆر کەس بێبەش دەبی لە گۆشتە لە بۆی زۆر کەس نایکە ئەم پارە عدانە زۆر کەس ئەو تەلەفۆین دەکرد
ساران لە حسارەکان برست 50 قل 6 قل 100 قل کاکە گۆلێک ئایوانی وردا بەس ئەو سار نییە کەم یعنی لە 10 کەس لە 20 کەس قلک دەیکا قوربانی نایکە کە پارەی نییە کاکە بەخۆ دەزانانی هۆکارەکەی وانە خەیرانە و پارەی نیە کابرا دەرێ دەچم لێم دارم بە جلو بەری دەم نەک قوربانیەکەی بکە باشە چیت هەیە بەو دەوڵەمەندانەی پارێکی زۆریان هەیە بەڵام تا ئێستا قوربانیان ئەنجام نەداوە داواکار لە دەوڵەمەندان دەکەم بەڕاستی دەست یارمەتی لۆ خەرک درێژیان قوربانی بکە خەرک فەقیرە قەنەعات کە ئەوسا خەرک زۆری پێویستە وایە پارەی مریشکەشی نیە ئەم جیرانی خۆمەیە پارەی مریشی نییە بەخۆی بکڕی بەڕاستی لۆ ئەوانە زۆر خێر ئەوسا دەوڵەمەندەکان هاوکاری خەرک بکەن قوربانی زۆر بکەن ئەگەر پار کەمترە بە ئەوسا زیاتر بکە بەڕاستی با دەستی هاوکاری درێژکەن لۆ خەرک فەقیرە بەڕاستی پێی ناکرێت گۆشت پێ ناکرێت وەڵی وایە مریش پێ ناکرێت کاکە بەخۆش خۆ چاک دەزانین بەخۆ ناو مۆزوعەکەیدا ئەوە داواکارم ئینشاڵڵا دەوڵەمەندەکان خۆی گەورە دریان نەرم دەکا قوربانی ئەوسار زۆر بکەن باشە لە دوای ئەنجامدانی قوربانی من و ئێوەش و هەمومان و خەڵکیش گلەیەوە دەکا دیاردەیەکی زۆر ناشرین دەبینین لە دوای سەربڕینی قوربانێکە بەرماوی قوربانێکە لە گەڕەکەکان فرێ دەدرێن تازە تا گەیشتمێرە لەسەر و شەقامە هەمووی بەرماوی حیوان و بەرماوی سەربڕینی ئاژەڵەکان بوو باشە پێت وایە دیاردە شتێکی جوانە بە قەنەعاتی خێر و شەڕەکەی بەرامبەر یەک دەبیت لەبەوە تو حیوانێک سەر دەبڕی بە پاک و تەمیسی سەر بڕۆ بە خاوێنی و شتەکەی فڕێمەدا و گۆڕێ لە جعاوی هەیە شتێ شارەوانی دادەنی لە خۆی دەباتن ئەو شتەکان فرێمە خۆ ناو مەدان دەبینی چ زبردانەکە وایە ئەوەی مەدانی ئەسلەن ئەوەیە حکوومەت بەرپرسیارە لەو پیسی و پۆقلێ دوو شت دەدانری خەرک ناتان لێرکان بیکە ئەمە قوربانێک دەکەم لەو بەخاینەکە خەرک بلێ ڕەحمە لە داک و باب دوایە لۆ خەرک لە باتی ڕەحمەتی ئەتو قوربانی دەکەی قوربانێکە وەبی جێ خۆی بگری وایە ئەتو خێرە دەکەی خۆی گەورە لێ ڕازی بی ئێستا پیسی هەبی بەڕاستی ئێسان بۆ خۆم بەسە داڕوێن شتەکە پیسە و بۆین دێ و زب ئەوەیە دوایش چارەسەرێک کە چارەسەریش هەبوو ناو ئاوێکە ناو شتەکە شارەوان دێ دەبا ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پامی تۆمان تایبەت کردووە بە بازاڕی فرۆشتنی مەڕ و ماڵات و ئامادەکاری مسلمانان بۆ سنەتی قوربانی پارە نمایە خەرکەکە لە دابەزینە پارەکە لە پارەیان نمایە مادەم پارە نمایە خەرک قوربانی پێ ناکرێت مەرشی لۆ بە 2850 بە 2500 ئێستا بە بۆنەی ژێژنێکیانە 3.5 مالاتەکەش زۆرە لەوە مەسرەفش گرانە لەسەر عالەمی ئەوە نییە عالەمی گران لەسەر ڕاوەستا پێیان سەرف نابی وەڵی هەم کەسیش عەد لە قوربانیەکە پێ بکرێت بەس بەلای پارەش نییە خەرکیش جارانەمەیە ئەوەی ئەو خەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قوربانی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە ئێوە پارە لە دنیاە تو هەر دەملی ڕۆژێک بەزی دێنی شتەشی لۆ دنیای بکەی باش داواکار لە دەوڵەمەندان دەکەم بەڕاستی دەست یارمەتی لۆ خەرک درێژیان قوربانی بکە خەرک فەقیرە قەنەعات کە ئەوسا خەرک زۆری پێویستە وایە پارەی مریشکەشی نییە خۆشەویستانە مەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتانمان تایبەت بوو بە بازاڕی مەڕ و ماڵات و بەم ئەندازە گەشتێک کۆتایی هەڵقەی ئەم جارەمان بەڵام من و هاوڵاتیان و بەشێک لەوانەی کە ئاگاداری ئامادەکردنی بەرنامەکە بوون داوایەوەیان لێ کردین تکامان وایە ئەزیزانم دوای تەواوبوونی قوربانی و دوای تەواوبوونی ئەم سونەتە پیرۆزە بەرماوەی ئاژەڵەکانتان لە گەڕەک و شوێنە گشتیەکان فڕێمەدەن تکامان وایە بە خێر و پاداشتەکەتان زیاتر و زیاتر بێ نەک بە ئازاردانی خەڵک و بە بێزارکردنی خەڵک بم بۆنە ناخۆشەیە لە خێر و پاداشتەکەی خۆتان بێن نەخوارێ ئەزیزانم ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پامی تۆم پێشکەش کردم تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ